کی بە خێراتنی هەمووتانەکەین لە ڕاستیای ئێمە لە کاگازا دانیشتین بەڵێنی کردنەوەی مەرزەکەی پێداوین بۆ ڕۆژی پێنجشەممە بەڵێنی کردنەوەی پێداوین دەستخۆشی لە جەنابێکن ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیان خۆیان کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆنیان هەیە ڕۆژی پێنجشەممە خۆیان سەردانی مەرجەکەن بۆ کردنەوەی مەرجەکە ژمارەی ئێمە تقریبا 700 شۆفێرە بێ ئەوەی بە فعلی ئیشەکات ئەوەی کە بە فعلی ئیشەکات ئیتری ئەگەدوبوونەوەکەمان سەبارە بەکردنەوەی مەرجەکەی دەستخۆشی لە بەڕێز کاگازا دەکەین بۆ بەڵێنی ڕۆژی پێنجشەممەی پێداوین بۆ کردنەوە بە تاکید کاریگەری هەبووە لەسەر ژیانمانی تری سێش شتەکە کۆتایی هاتووە پەتایان فرۆزا و کۆتایی هاتووەداوە لە بەڕێزانەکەین ڕۆژی پێنجشەممە مەرزەکەمە بکاتەوە ئامادەی تیابێ چەندێک نیگەران بووم لەم ماوەی پێشواکەیەوە گوزەرانتان لە ماڵەوە نیشتان دانیشتووە وەڵڵاهی دوو مانگەت ئێمە دوو مانگە تەقریبەنەوە لە ماڵین ئیتر نیگەرانەکەمان ئەوە شتێکی ئام بووە ئێمە کاریگەری لەسەر ژیانتان هەبووە